مۆزەخانەی ئەمنە سوورەکە لە شاری سلێمانی بووە ناوی ناندراوە ئەمنە سوورەکە لەبەرەوەی ڕەگی بیناکەی سوور بووە. یارماندا بە ئەنجامدانی گەشتێک بۆ ئەمنە سوورەکەی شاری سلێمانی تاوەکو خوێندکاران لە نزیکەوە ئاشنای زوڵم و ستەمی سەردەمی ڕژێمی بەعز بن بەرامبەر بە نەتەوەی کورد. ئێستش خوێندکاران چەند زانیاریەکتان پێ ئێن لەبارەی ئەمنە سوورەکەی شاری سلێمانیەوە. ئەم مۆزەخانە لە ساڵ 1995 کرابووە بە مۆزەخانەی گشتی شاری سلێمانی کە شاریان هەموو لایەکەوە سەردانی دەکەن بۆیە بە چاوی خۆیان خراپەکانی سەردەمی بەعز ببین. ئەمنە سوورەکە بە عەرەبی پێی دەگوترێت ئەلئەمن الئەحمەر لە شاری سلەیمانیایە و لە پێشەوەی ببێ بە مۆزەخانەیەک شوێنی کۆلێژی کشتوکاڵی بووە و پاشان بوو بە زیندانی ڕژێمی بەعزی پێشوو. پێشتر ئێرە زیندانێک بوو بۆ کوردەکان بەڵام ئێستا ئازادە و مۆزەخانەیە. لە ڕاپەڕینی بەهار لە ساڵی 1991 ڕێک ڕۆژی 8 سێی 1991 ئەم باڵەخانەیە ئازاد کراوە بۆ ماوەی 5 ساڵ. کوردە ئاوارەکانی کەرکووکی تێ دانیشتە جێبوونە. ئەم باڵەخانەیە چۆڵ کراوە بە مۆزەخانەی ئەمنە سوورەکە تا لە یازمان بمێنێت. ئەمنە سوورەکە لە چەند بەشێکی جیاواز پێکاتەوە هەر بەشێکی کراوە بە مێژوو و ڕابردووی گەلی کورد بە تایبەتی لە سەردەمی ڕژێمی بەعزدا. مۆزەخانەی ئەمنە سوورەکە لە دوو بەش پێکاتەوە. بەش یەکەمیان مۆزەخانەکان، بەشی دووەمیان تایبەتە بە کار و چالاکیان. هیوادارم ئێوەش بن بۆ ئەمنە سوورەکە چەند زانیاریێکی باشی لێوەربگرن.